جەختەخەینە سەر ئەوەی کە چۆن چتر بەکاربێنین بەکارهێنانی ڕەنگەکانیشی لە هاوینە جیاوازی هەیە یاخود نابێت لە هاوین سپی بەکاربێنین لە زستان ڕەش بۆ ئەمانە پرس بە ئیمان محسن قوتابی کۆلیژی پزیشکی وە کەیفی زیرەک ئەویش بە هەمان شێوە قوتابی کۆلیژی پزیشکی دەکەین کە بزانین بەکارهێنانی چتر چەنە سوودی هەیە چۆن نەتوانین بەکاری بهێنین چی بکەین خەڵکی تر کۆڵمان لێ باکە چترمان گرتە دەستمان بەخێر بێن بەیانیتان باش کاکەیفی خۆشحاڵیت دوو گەنج دوو قوتابی سەرکەوتوو خەریکی پرۆژەیەکن گرنگەوەی پرۆژەکە سوودی بۆ کۆمەڵگا هەبێ با لە ئیمان خانەوە دەست پێ بکەین لە خۆمان و نزیکە و ئافرەتی شەوا باشتر وانە ئیمان خان بەخێر بێ لەوە دەست پێ بکەین پاشان سڵاو بکە وەڵامی پرسیارەکە بدەوە ئەم پرۆژەی خۆر چییە پرۆژەی چەتری خۆر و هەموو ئەوانە بەگشتی پێناسەیەکمان بۆ بکە بزانین چۆنە بۆچی هەنگاوتاننا بەڵێ سەرەتا پرۆژەی چەتری خۆر وەک باسمان کرد لە ئاماژەش پێدا ئەمە جەخت لەسەوەی دەکەینەوە کە ئەمە کو لە زستاناندا چەتری بەکاردێنین بە هەمان شێوەش ئاسایی بکەینەوە لە هاوینانیشدا بەکار بێتن چونکە وەک لە پرۆگرام باسی دەکەین سوودی زۆر زۆرە بە زانستی و بە علمی باسی دەکەین و لەسەر دەڕۆن ئینشاءالله کە لە بۆ پێویست ئەمە ئەو چەتری بەکاربێنین لە هاوینانیشدا هەروەک باسیشمان کرد هاوینی ئەو ساڵمان گرمترین هاوینی مێژوو بووە بەپێی راپۆرتە جیهانیەکان بڵاویان کردەوە ئەو سێ مانگەی ئەخیری هەر زۆر گەرم بوو مانجی هەشت و مانجی نۆ و مانجی هەفتیشی گرتەوە لەبەر ئەوە ڕێکخراوە دەوڵەتەکان تقریباً وا ئاگاداریی زۆر بڵاو دەکەنەوە گەرمی زەوی وا بەرەو سەر دەچتن ینی ئەمە پێویستە خۆمان پارێزین چ بکەن هەتا بە هەمان شێوە لە هەموو شتەکان پارێزراو بین باشەڵا باسی دەکەین زۆر چاکە کاکەیفی ئەمە باسێکی پرۆژەکە بوو بەگشتی بەڵام چتر تا چەندە کاریگەری هەیە لەسەر تەندروستی ئێمە بە تایبەتی پێستمان و بەگشتی تەندروستیمان لەناو پرۆژەکە چۆن ئەمە چان دەرخستووە سوودی هەیە و کاریگەری هەیە بێگومان تیشی خۆر چەند تیشکەچ هەیە یەکێک لەو تیشکانەی کە یوڤە پێرین سەر تیشکی سەروەنەوشەیی زیانێکی زۆر لە جەستەمانەدا زیانەکانیشی یەکێک لەو زیانانە ئەوەیە کە پیستمان ئەسوێنیتەوە لۆ نەگەر هەست پێکردی ئەگەر ڕۆژێک زۆر گەرم بی بەس 5 دقه لۆ 10 دقه بەبەر تاوێدا بڕۆی یان ڕاستەخۆ تیش خۆر لێدا کە ئەچیەوە مارێ هەستەکەی ڕوومەتت ئەبرژێتەوە یان ملت هەست بە سوستانەوە یەکەی ئەوە یەکە لە زیانەکانی زیانی دووەم شێرپەنجەی پێستەکەوەیان حاڵەتێک دەبی بە جددی وەربگیرێ چکە ژمارەکە لە بەرزبوونەوەدایە وەکو شێوە بە شێوەی گشتی بە خێرای ئەمێ باسکەم کە کو شێرپەنجەی پێست دروستەبی لە لەشمان نزیک 37 تریلیۆن خانە هەیە یعنی ملیۆن و ملیارنا 37 تریلیۆن ئیدی ژمارەشی زۆر لەو خانانە بەرکەوتنی هەیە لەگەڵ ڕۆژ و لەبەرەوەی تیشکی خۆر تیشکەشی زۆر بەهێزە وەکو باسم کرد تیشکی سەروەنەوشەیی ئەکرێ DNA ئەو خانانە تێک بدا بگۆڕێن بۆ خانەی شێرپەنجەیی و لەوەی خانێک بکتە لەوەی تووشی شێرپەنجەی بین لەو 37 تریلیۆن خانی باسمان کرد یەک خانە بەسە لەوەی تووشی شێرپەنجەمان بکات یانیش کۆمەڵ خانەی زۆر کەم لۆیە تیش خۆر ئەو زیانەی زۆر هەیە کە احتیمال ئەگەر بەڕێکی زۆر بەرکەوتنی ڕاستەوخۆتەبی تووشی شێرپەنجەی پێست بکات شتێکی کەش کە ئەوەی بەلای منەوە زۆر سەرنجڕاشیشە کە بە هیچ شێوەک باس نەکرایە لە ڕێکخراوە تەندروستە جیهانیەکان و WHO ئەویش ئەوەیە ئەگەر تو ڕۆژە 5 دقه ڕێت کەوتە بەرتاوی بەبێ هیچ خۆپاراستنەی بەکاربیینی هەموو لە شت ئەبتە ئارەقە یعنی ڕۆژەکەت لێ تێکەچی تاو لێ ئەتوو بە هەموو شێوەک خۆتە پارێزی لەوەی بجوولەی بەتابەتی بە بەرتاویدا هاتوو چۆی بکەی ئەو شوێی لێکردنە تەمبەڵ بین یعنی ئەگەر تو لە مارێبی بتێ لە مارکێت شتەکەت پێ بووە 5 دقه لێتەوە دووربی ئەتو سارێ بەکاردێنی چکە ناتێ ئەو تیشکە خۆرت پێکەی لێ ئەمەی تەمبەڵیش کردێ ئەکرێ بە بەکارهێنانی چەتر جوڵەشمان زیاد بکەین دەست خۆش بێ ئیمان خان تیشکی خۆر بەیانیان و نیوەڕۆ و دوای نیوەڕۆژ جیاوازە وایە چ کاتێک چەتر بەکاربێنین باشە لە هەمان کاتە دەشگوتری هەندێک جار پێویستە مرۆڤ تیشکی خۆریشی بەرکەوی لە وەرگرتنی ڤیتامینەکان بەخۆی ئەمە تیشکی خۆر هەم سوودی هەیە هەم زیانی هەیە بەڵام وەک زۆربەی ئەشیاکانی تر ینی هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو ئەماونتەی کە وەردەگرین ئەو ڕێژەیە کە تیشکی خۆرمان بەردەکەوی نمونە ئەمە ڤایتامین دی هەیە کە لە تیشکی خۆر ڕاستەخۆ وەردەگیرێتن برێن هەر نابی تیشکی خۆر بەرکەوی نابێت چونکە پێویستمان بە هەموو مادەکانی تر کە لەش پێویستێتی لە بۆ ئەوەی کە زۆرترین سوودمان لە بۆ تیشکی خۆر وەربژێت تەنها و تەنها لە ڕێگەی راپۆرتی WHO کە بڵاوی کردیتەوە پێویستمان بە 5 لە 15 دقه تیشکی خۆرە
2 لۆ 3 جار لە هەفتەی یعنی ئەم ڕێژەکەی زۆر کەمە بەراورد بەو ڕۆژە ڕاستە خۆی کە ئەمە هەموو ڕۆژێ وەردەگرین و لە بۆ ئەوەی کە ببتە هۆکاری شێرپەنجە وەک ئەوەی دکتۆر باسی کرد هەر کاتێک لەو ڕێژە زیادەی کە دانرا لەو ڕێژەی تێپەڕ بداتن خانەکان دەست بە گۆڕانکاری دەکەن و دەبنە هۆکاری شێرپەنجە بەداخەوە یاخود چەندین کێشەی تکە کە توشمان دەبێت و بە تایبەتیش کە کاتێک لە ڕۆژدا پێویستمان پێ یان خراپە ئەویان لە ڕێگەی UV ئیندێکسەوەشی دەکرێتەوە کە UV ئیندێکس چەندین پێوەری هەیە هەتا زیاتر بی خراپترە UV ئیندێکس ڕێژەی تیشکی خۆری زیان بەخش دەپێوی کە چەندین ڕێژەی دیاریکراوی هەیە بزانم یەک لە بۆ 11 لە کوردستان لە هەولێر لە کاتژمێر دەوری 12 نیوەڕۆ تقریبان دەگاتە 10 پلەکانی زۆر بەرزە کە ئەوە بەڕاستی مەترسیدارە و هەروەها زۆربەی کاتەکانی ڕۆژ لە سەعات 11 لە بۆ 3 نیوەڕۆ بەپێی دوای نیوەڕۆ بەپێی راپۆرتی WHO پێویست ئەمە زۆرترین خۆپارێز لە تشکی خۆر بکەین و هەتا پێمان بکرێت لە تشکی خۆر بە دوور بین نەهێڵن ئەو تشکە ڕاستە خۆ بەرمان بکەویتن زۆر چونکە مەترسیدارە. باش دکتۆر کەیفی ئێستا ئیمان دکتۆر ئیمان لای کردو بۆ جەنابەت بۆی کە ژمارەکەی بۆ تەواوتر بکە بە دقیقی بڵێت کەواتە با پرسیارەتەوەکم دیارە شتێ لە لای تۆ هەیە بۆی ڕۆکان پێ بڵێ لە راپۆرتە زۆر جار لە تووڕە کۆمەڵایەتیەکانە سێرچەکەی لە گوگڵەوانە باسی تیشکی خۆرەکەی چۆن بەرزکەوێ باشە بابەتێکم بینی ئەڵێت تیشکی خۆر نابێ بە شێوەیەک لێت بدات کە ڕوبەڕوود بێ ئەو کاتێک کە ڤیتامین دی وەرەگریت و باشترین کاتە کە تیشکی خۆر لێت بدات بەو شێوەیە بۆستە سێبەرەکەت ببێ بە ئاڵقە لە دەوروبەری خۆت ئەوەیان ڤیتامین دی وەرەگری ئەگەر سێبەرەکەت لەم لاو لەولاد بوو ئەوە تۆ ڤیتامین دی وەرناگری هەرچەندە ئەگەر بنووسی سوودەکانی تیشکی خۆر لە گوگڵ یەک دنیا شتەیاتێ بشنووسی زیانەکان یەک دنیا ئەیات هەر عینەن شتە بەڵام ئێوە وەکو ئەو چۆنەڵێت بە دواچوونانەی کە کردوتانە چی بکەین کە ڤیتامین دیمان بەرکێت چۆنە سێبەرەکەمان لەو کاتەیە نیشانەیەک هەیە بۆەوە زۆر باش وەکو دکتۆر ئیمان باسی کرد شتێکمان هەیە بە ناوی UV ئیندێکس کە پەیوانەی تشتی سەروەنەوشەی خۆری پێوانە ئەکرێ لە 0 دەست پێ هەتا 11 هەتا زیاتر بیت تیشکە زیان بەخشەکەی زیاترە لێ WHO ئەرێ کە ئەگەر هاتو لە 8 زیاتر بوو لە 9 10 ئەوانە دەبێت و ڕاستە و خۆ تیش خۆر بە هیچ ناواک پێ نەکەوێت یعنی یەک سانیەش نابی پێتکەیت بەپێی WHO باش ئاخرێمەوە لەو دقە پێوەرمان پێنێ بەچی پێوەریکەی منە بێ بزانم لە شتێک هەیە بەردەستمان بێ بنونە سێبەرەکەمان بەڵێ ئەوجا شتێک بەردەست لە مۆبایلی هەمومان شتێک کە تەماشاکە شۆیەکەی شتێکی هەیە نووسرای UV ئیندێکس ئەگەر بێت و لە نۆ بەسەرۆبی ئەوە دیارە ینی ئەو کاتەیە کە خەتەرترین کاتە زۆر بەسەرەوە و ئەوە زیاتر لەو کاتانەیە کە بابرین لە چلەی هاوین و لە ڕۆژیشدا لە ساعتی 11 پێشنیوەڕۆ تا 3 دوای نیوەڕۆ لەو کاتیدا لە هەموو کاتێکی ئەو تیشکە زیاترە پێویستە ئەو کاتی خۆتی لێ پارێزی بەڵێ دکتۆر کەیفی مرۆڤ بۆ مرۆڤ جیاوازە هەندێکمان هەیە خوا وای دروست کرێت پێستی زۆر ناسکە هەندێکی دیکە هەیە پێستەکەی ئەستورە بەرخۆری ئیتر وایە کامە پێست زیاتر مەترسی لەسەرە ئەو پێستانەی بابرێن ئەو کەسانی کە ڕەنجی پێستیان کاڵە لە لای خۆم پێێنێن ئەوانەی سیسن ئەوانە ئاسانتر تیشخۆر کاریگەریان لەسەر دروستەکە بە بەراورد بەوانەی کە ڕەنجی پێستیان تۆخە بەس ئەوە شمانەی ئەوە نییە ینی ئەوەی پێستی کاڵە نابی هیچ تاوی پێ بکەوی ئەوەی پێستی تۆخە ئاسایی هەرچەند تیشک خۆری بەرکەی بەس ئەوەیە ئەوانەی پێستیان کاڵە ئاسانتر کاریگەری تیشخۆر لەسەریان بە دیارەکەی و ئەوانەی بابرین تەمەنیان بچووکە ئەوە زیاتر دکتۆرە ئیمان زانیاری باشتر لەسەر ئەوانەی تەمەنیان بچووکە پێویستیان بە چاودێریش تایبەت هەیە کە دکتۆرە ئیمان باسەکە زۆر باشە بۆمان تەواو بکە ئاخ لەم گەنم ڕەنگ و ئەسمەرانە کە هەموو شتێ هەر بۆ ئێوەیە بەس بە سوودی ئێوە تەواو تیشکی خۆریش لێتانەدا هەر پێچانەوە دیارنێ شعر و گۆرانەکان شەر بەسەر ئەسمەر و گەرم ڕەنگە خوێنیشیان شیرنە باشە دکتۆرە ئیمان تۆ تەواوی بکە لەسەر تەمەنی بچووک چۆنە وایە هەر وەک دکتۆر کەیفی باسی کرد لە تەمەن لۆ تەمەن دەگۆڕێ بەس بە هەمان شۆش ئەوەی ناگەینی کە هیچ کەسێک ینی ئەوەی کە ئەو خەڵانەی گرتەوە تەسیر تێنەکە نەخر بەداخەوە تیشکی خۆر بەتایبەت تیشکی سەر و بنەوشەی تەسیر لەسەر هەموو بەشێک دەکاتن بەڵام بە دیاریکراوی منداڵی تەمەن بچووک منداڵی ساوا تەمەن خوار 12 مانگ تەسیرێکی زیاتر لێ دەکات لەبەر ئەوەی کە ئەو منداڵە لە گەشەی بەردەوامدایە زاری وا خانەکانی دروست دەبن ینی فەرقی هەیە لەگەر کەسێکی کە گەورەیە بە تەمەنە خانەکان و ئەندامەکانی پێگەیشتونە وەک دکتۆر باسی کرد تیشکی سەر و بنەوشەی کاریگەری ڕاستە خۆی لەسەر DNA خانەکان هەیە واتە کە DNA خانەکانی تێکدا ئەو وەختە دەبتە هۆکاری چەندین کێشە لە بۆ منداڵەکەی ڕەنگە داکوبا بدێتن کا منداڵی من الحەمدلله تەندروست و سەلامەتە
بەداخەوە منداڵەکان کە مشکلەیان توش دەبی کێشەیان توش دەبی لە جسمیان دەبینێتەوە ئەگەر ڕاستە خۆش پیشان نەدرێ تا تەمەنیان بەرەو سێ دەڕاتن و گەورە دەبن لە داهاتوودا لە مستەقبل ئەگەر تووشی هەر مشکلەیەک بوون بەرگری جسمیان دابەزی ئەو وەختی ئەو خەلالانی کە لە جسمیان مایتەوە ئەو مشکلانی کە لە خانەکان هەیە بە دیاریکراوی سەر هەڵدەدەن و دەمنە هۆکاری چەندین نەخۆشی مەترسیدار بەداخەوە باش با بین و سەر بابەتی چەترەکەمان من دەستی لێ هەڵناگرم هەر حەزم وازە چتر نایێنێ قەینا ڤیتامینەکە چۆنە لە ڕوونکردنەوەی باشیان لەسەردا بەس بارە سەر چەترەکە بزانین ڕەنگی چتر جیاوازی ئەبێت بە بەکارهێنانی لە هاوین و لە زستان بۆ مناڵەن لە زستانە ڕەش بەکارمێن گەرمایەکی زیاتر ڕاکێشە بیکەنە ڕەنگە کاڵەکان یان پێویستە لەگەر قایشی سەعات و جانتاکەمان یا ئێمە کچان حەزمان لە ڕەنگی پەمەی یا حەزمان لە ڕەنگی مۆری کاڵە بۆ هاوینان ئەوانە حەزمان بەڕەشە ئاخرەوەیش ئێوە هەر یەک عینەکی ڕەشی هەتایی بکەنە چاو قۆزە بن کاکە کوڕینە پێویست ناکەشت سێ بکەن ئێوە جا پێمان بڵێن کە بازین ڕەنگەکان تا چەنە کاریگەریان هەیە بەخۆی وەڵامە زانستەکەی ئەو پرسیارەی ئەوەیە کە ئەگەر تو هەر چەترێکی بەکاربیێنی بابرێن لە سپیەوە کە تیش خۆری کەمترە گەڕێنەوە لە تیش بابرێن چەترێکی کوالێتی نزم و ڕنگ سپی بەکاربیێنی نسبەی تیشکە زیان بەخشەکانی لە 1970 گەڕێتەوە ئەگەر بێت و بیکەی ڕەش باشە ئەوە نسبەکەی زیاتر ینی بڕەکی زیاتر گەڕێنەوە ئەگاتە 90 و لەوانێ بگاتە 95ش بەس ئەمە لێرە پندەرچ کوردەواری هەیە گاڕان ڕۆی بەخڕەوە پیرەژن لە گۆتکە سۆرەکەی پێچاوە ئەمەش لێرە کەس چەتر بەکار ناینی کە باسی چەترێکرێدی ئەرێ چەتری سپی بەکاربیێنین سۆری بەکاربیێن پمبە یان ئیشەکەی قورسەکەن وەڵامەکەی ئەوەیە ئەتو هەر چەترێک بەکاربیێنی زۆر زۆر لەوەی باشترە تو بەبێت چەتر بچێت بەر تیشکی خۆر بەڵام وەکو وەڵامە زانستەکەی تیشکی بابرێن چەتری ڕەش تیشکە زیان بەخشەکان زیاتر ئەگەڕێنەوە بەڵام زیاتر گەرماتە بێت بەرامبەردا چەتری سپی تیشکەکان کەمتر ئەگەڕێنەوە بەڵام فێنکترە دەڕۆدەی هاکار ئەوش بە سوود ئەوش بە قازانجیەوە ڕەنگی ڕەشت حەزی بۆ لە ڕەش بە ئەوە زۆر باشە باشە دکتۆرە ئیمان جیاوازی هەیە بۆ نمونە لە لاشت بدات تیشکەکە خراپترە یاخود لە دەم و چاوت بدە پێویستە سەرەتا ئێمە پارێزگاری لە کامیان بکەین باشترە بەڵێ بەخۆی تیشکی خۆر ئەگەر بەڕاستە خۆی بە هەر شوێنێکی جەستی بکەوی تەسیری خراپی هەیە بەڵام لەبەر ئەوەی کە مرۆڤ زیاتر دەموچاوی دەستی تقریبا ملی و پێی دیارە دەبینین زۆربەی شێرپەنجەکانی کە ئێستا تۆمار کراون بەداخەوە لەو شوێنانە سەر هەڵدەدەن و لەوێن دەرەوە بە دیار دەکەون یعنی بە تایبەتی بۆی ئەمە پێویستە بە تایبەتی هەموو جێکمان پارێزین یعنی تیشکی خۆ ڕاستە خۆمانی بە دوور بگرین ناجیاوازی تا باشە دکتۆر کەیفی با خێرا پرۆژەکە جێبەجێ بکەین کەی جێبەجێکرێت چۆن جێبەجێکە بە تا هاوین تەواو نبوو خەڵک زۆر چەتر بەکاربێنێت ئەمە ماوەکە ئەو پرۆژەمان دەست پێ کردیا و چاڵاچیمان هەبووە یەک لەوانە ئەوە بوو ئەمە لە رادیۆ بابیلۆن FM بەرنامەکمان هەبوو یەکەشکەوە بوو ئەمە بە خۆمان چەترمان بەکارینە چوینە ناو بازار یان لەو شوێنەی بابرێن ماڵمان لێ نزیکە چوینە مارکت چەترمان بەکارینە ئەوەشمان هەبووە و سەردانی وەزارەتی ئەوقافمان کرد کە ئەوان داوامان لەوانیش کرد داوا لە مامۆستایانە بەڕێزەکان بکەن کە ئەوانیش هانی خەڵک بدەن چکە هیچ زیانەچی نییە بلوێ داوامان لێکن کە ئەوانش بە خەڵک برێن و ئەوانش ئینشاڵڵا لەوانەیە ئێستا کاتەکەی تۆزێک درەنگ بووبی بەڵام بێگومان لە داهاتوودا ئومێدەش زۆرمان هەیە کە ئەوانش پاڵپشتمە من جێبەجێکاری پرۆژەکەتانم هەر ئێستاش داواکەم گەر چەترێت خوا بۆ میبێنن بۆ زۆر سپاسان دەکەین کە بەم بەیانی لەگەڵ مامۆی دەستان خۆشبی کارکردن لەسەر هەر بیرۆکەیەکی نوێ بە تایبەت بۆ قوتابیانی کۆلێژی پزیشکی ئەمە ئەو پەڕی جێگای دڵخۆشیە بە هیوان لە داهاتوو سوودی زۆر باش و زیاترتان هەبێت زۆر سپاس کۆمەڵگەی کوردی بەگشتی سوودتان لێ بینێ بەڵام لە ئێوە دوور بن بۆ دکتۆر ئیمان نەخۆش نەبن زۆر سپاس لەم دەرفەتەکەتان بەرزە نرخێن